ئێستا کاک حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵا. کاک حەسەن ئەم کاتت باش، زۆر سپاس و بەشاریتان. ئەم کاتتان باش کاکە میرین خۆتین هاوکارانت سپاس بۆ ئێوە و ماندوونەبینیتان لێکم کە لە بەیانی و تا ئێستا خەریکی سەرقاڵی بڵاوکردنەوەی ئەو بەرنامە باش بۆ پێزانتان. زۆر سپاس دەکەین بەخێر بیت. کاک حەسەن ئەمڕۆ کوردستان لاپەڕەیەکی تری بە مێژووی خەباتی شۆڕشکێڕانەی کوردستان تۆمار کرد و مانگرتوویەکی زۆر سەرکەوتوانەی بەڕێوە برد. خۆشتان زۆر باش ئاگادارن ئەمڕۆ ڕژیم زۆری هەوڵدا و پیلانی زۆر گێڕا بۆی کە مانگرتنە ڕێگری لێ بکات، بەڵام شکستی خوارد. ئێوە ئەم مانگرتنی ئەمڕۆ چۆنە بینن؟ تایبەتمەندیەکانی چییە و جیاوازیەکانی چی بوو، دەرسەکانی چی؟ من پێم وابێت زۆر جارەوەمان وتووە کە ئەگەر بمانەوێ شتێک هەڵسەنگێنین حقیقەتێ بخەینە پێشچاو، جاری وایە دەبێت لە دژەکردەوەی دوژمنەکەمانەوە چاو لێ بکەین، بزانین ئەوان چەندێک ئەم مەسەلەیان بەلاوە گرینگە، چەندێک بایەخی پێدەن و چەندێک حەولە دەن بۆ ئەوەی کە بێستا پوچەڵی کەنەوە. لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا لەو کاتەوە کە بڕیاری مانگرتنەکە درا و معلوم بوو کە ڕۆژی چوارشەممە مانگرتنە، هەر لەو لەحزەیەوە کە هەواڵەکەی بڵاو کرایەوە گەریشتبانێکم ڕۆژی یەکشەمە بوو، شەوی یەکشەمە بوو، درەنگانێکی وەختیش بوو. لەو کاتەوە تا ئێستا کۆماری ئیسلامی بە هەموو شێوەیەک لە هەوڵی ئەوەدا بووە کە بەرگری لێ بکات. بە سەدان چالاک و هەڵسوڕاویان لە شارە جۆراوجۆرەکان تەلەفۆنیان بۆ کردوون بۆ ژمارەیەکیان بانک کراون بۆ ناوەندەکانی ئیتلاعاتی و لێکۆڵینەوە و هەڕەشیان لێکردوون کە بە هیچ جۆرێک لەو مانگرتنەدا بەشداری نەکەن. هێزیان لە شوێنەکانی ترەوە کۆ کردەوە هێناینە کوردستان و کوردستانی ئەمڕۆکە کوردستانێکی نظامی بوو. لە زۆر یەک لە شەقامی شارەکانە بەتایبەت لە شارێکی وەکو سنەیە، لە مەهابادە، لە بۆکانە، لە سەقزە، لە بانەیە، لە مەریوان، بە قەولی زۆر کەس دەیکوت هەر لە فاصلەی نەک 5 میتری و بەڵکو 1 میتر و ئەوە هێزی سەرکوتکەریاندا نابوو. هەر کەسێکیان ببینە تەلەفۆنی بەدەستەوەی پەلاماریانە بردەسەری بەبێ ئەوەی بزان ئەمە هەواڵ و گزارشە نێرێت یا ئەوەی کە خەریکە لەگەڵ کەسێکا پەیوەندیەکرێت. ئەوە بوو کە کردیان. لە شەوی ڕابردوو لە شوێنێکی وەکو مرکزی سنەیە کۆمەڵێک کەرەوەی کە دوێنێ شێوش باسم کرد، کۆمەڵێک کەسی تەسلیم تەڵەب، کۆمەڵێک کەسی نادڵسۆز نسبەت بە شۆڕشی کوردستان، کۆمەڵێک کەسی سوودجوو مەنفعەت تەڵەب کە ئەمڕۆکە ئەو مانگرتنە لە ڕاستیدا مستێکی محکەم بوو لە دەمی ئەوانیش تحتی عنوانی ئەوەی کە حەولە دەن بۆ ئەوەی کە بڕیاری ئەعدامی پەخشان و لەگەڵ وریشە هەڵوەشێنەوە تا سعاتی 1 و 2 لە لای جەنابی ئوستاندار بوون، خەریکی قاوە و چایی و نان خواردن و شیرینی خواردن و پێکەنین بوون. لە سوورەتێکە حەولی ئەوان ئەوە بوو کە هاوکات لەگەڵ جەمهوری ئیسلامی بەری ئەو مانگرتنە بگرن، بەڵام ئەوانە خەڵکی کوردستان ناناسن. ئەوانە ئەگەر ئاوا بڕۆنە پێشەوە دەبن بە بەشێ لەو سیستمە کەسیفەی کە جەمهوری ئیسلامی هەیەی. بەر لە سەربەیانی ئەمڕۆکە بە پەلە ڕایان گەیان لە ڕێگای وەکیڵەکەیەوە، لە ڕێگای سایتەکانی وەک سایتی تەسلیمی سەر بە جمهوری سوپای پاسدارانی جمهوری ئیسلامی کە بڕیاری ئەعدامی پەخشان کە قرار بوو لەم 1-2 ڕۆژەدا بچێتە پێشەوە، ئەوە جارێ ڕاگیراوە. لە سوورەتێکا دەزانێ مانگرتنمان بۆ ڕاگرتن نەکردووە، مانگرتنمان بۆ لەغوی تەواوی ئەحکامی ئەعدامی هەم پەخشان هەم وریشە هەم ئەو 34 زیندانی سیاسیەی کە لەژێر تێغی جەلادان بۆ ئەوەی کە ئەعدامیان کەن بۆ هەمووی ئەوانە کراوە. بنابەرین ئەوە دژی کردەوەکانی جمهوری ئیسلامیە کە پێمان دەڵێت کە جێگە و پێگەی ئەم مانگرتنە لەکوێدا بوو. ئەوەندەیشی بە ئەرزیابی مەیدانی دەگەڕێتەوە. من دەبێت سپاسێکی گەورە بکەم لە خەڵکی کوردستان، بە تایبەت لەو شوێنانی کە مانگرتنی تێداکرا، بە تایبەت لەو تێکۆشەرانەی کە لەو 2-3 ڕۆژەدا نان و ئاویان لە خۆیان حرام کرد، بە شەو و بە ڕۆژ ئەملایان کرد ئەولایان کرد، خەڵکیان تێگەیان بە ئاگایان هێنان و ئەوانە ئاوڕوونکەرەوەکانی شۆڕشی کوردستانن. ئەوانە بە چه هەستێکەوە بە چه دڵسۆزیەکەوە حەولیاندا و ئەو مانگرتنیان بەسەرکەوتن گەیان. جیاوازی ئەم مانگرتنە ئەتوانم بڵێم لەگەڵ مانگرتنەکانی تر ئەوە بوو کە لە مانگرتنەکانی پێشوودا خەڵکی کوردستان داغدار بوون. خەڵکی کوردستان دەیانویست ئەو داخ و عقدە و ناڕەزایەتیەی کە نسبەت بە ئەعدامکردنی 4 تێکۆشەر 5 تێکۆشەر چەندین تێکۆشەر لە دڵیانە هەیە ئەوە هەڵڕێژن. بەڵام ئەم جارە بۆ بەرگری بوو
جیاوازی ئەم دوانە زۆرە. ئەم جارە خەڵک ئەو دیارە ئەو هەستەیان هەر هەیە، ئەو دژاتیان لەگەڵ جمهوری ئیسلامی و دیفاعیان لە مافی ژیان هەر هەیە، بەڵام کردەوەکە نەکرابوو کە ئەممان گرتەمان ڕاگەیان و ئەمە فەرقی بوو لەگەڵ ئەوەی پێشووتر. بنابەرین ئەوەش بۆ خۆی دەستکەوتێکی گەورە بوو کە بە نیسبەتی مانگرتنەکانی پێشووە بوو. دەستکەوتێکی تری بە باوەڕی نەوە هەلومەرجە سیاسیە بوو کە خەڵکی کوردستان بەم مانگرتنە بزوتنەوەی شۆڕەژێرانە ئەتوان مەگەر جاران بڵێن هەنگاوێک بردمانە پێشەوە، ئەم جار چەند هەنگاو چووە پێشەوە. بەسەر ڕاڕاییە زاڵ بوو ئەم مانگرتنە، بەسەر دوودڵیە زاڵ بوو، بەسەر ئەو کەسانەی کە ئاەتی یەسیانە خوێن کاکە مانگرتن مەکەن، کاکە بە جێگایەک ناگا، تەسیری نییە. و ئەو کۆدەنجێژ لە ناو حیزب و ڕێکخراوە سیاسیەکانی کوردستان ئەو شەش لایەنە و لە دەرەوەی ئەو شەش لایەنێش کۆمەڵێک لایەنی دیکەی شاتن ئێستاکارم بەوە نیە کە خۆیان بە قارەمانی مەیدانە کاڵەخەن و گوایە ئەوان فەرمانەکەیان داوە یا کەسێکە بیوێ پێش هەموو کەس پەیامی پیرۆزبایی بنێرێ، بەڵام دەزانن کە لە سەحنەی سیاسی کوردستانە ئەوانەی کە ئەو مانگرتیان بردە پێشەوە، ئەوانەی کە لە 2 ڕۆژە زەحمەتی بۆ کێشن بۆی ماندووە بوون چێ بوون، ئەوەی ژێکێکی کە لەو دەستکەوتانە بوو و ئەم مانگرتنە نیشانیدا یەکگرتووی سەرکەوتنی بە شوێنەوەیە، خەباتی هاوبەش دەستکەوتی بە شوێنەوەیە و نیشانیدا کە ئەمڕۆ کە خەباتی مەدەنی ئەو عەرسە لە مبارزەی سیاسیە کە تەنانەت لە بەرابەر خەباتی چەکداریە، لە بەرابەر هەڕەشە و گوڕەشایەکی دەرەکی کە ناڵێ مەودوانە بێکۆم خایسە ناکەم کە دژمنەکانی جمهوری ئیسلامی لێی دەکەن، هێزی جەماوەر چەندە بەهێزە، چۆن دەتوانێت هێزەکانی جمهوری ئیسلامی بخاتە ئامادە باشیەوە شەو نخونیان پێ بچێشێ و ئەوان لە حاڵەتی ئامادە باشیە ڕابگرێ بۆ ئەوەی کە هێزی بەرین نێنە سەر شەقامەکان. و ئەگەر ئەو هێزە زۆر و زەبەندەی جمهوری ئیسلامی نەبوایەت ئەمڕۆکە لە کوردستانە چه غەوغایەک بوو، لە ڕاگەیاندنەکانی خۆیان ڕایان گەیاندووە لە چەند شارێک هێندێک شت کراوە مانگرتن سەر نەکەوت، بەڵام جمهوری ئیسلامی ناڵێت من دەیان هەزار هێزی سەرکوتکەر و لیباس شەخسیم ڕژانە شەقامەکانی کوردستانەوە بەری خەڵکم گر، بەڵام بەوەیشەوە مانگرتنێکی سەرکەوتوانە لە کوردستان ناکرا. بۆیە بە باوەڕی من دەستکەوتێکی گەورەمان بەدەستێنە، بزوتنەوەی کوردستان چەند هەنگاو چووە پێشەوە و بە باوەڕی من ئێمە لەسەر بەستێنێکی محکەمتر لە دوا ڕۆژە هەم بۆ هاوکاری نێوان حیزبە سیاسیەکان، هەم بۆ وەفاداری ئەوان بەو خەڵکەی کە لە هیچ شرایطێکا سڵ ناکەن. ئێمە لە بیرمان نەچێت دوکانداری وایە نانی شەوی نییە بیخوا، دوکانەکەی داخستواتوێتە مانگرتنەوە، ئەمە پەیامێکی گەورەیە. بۆی لە دڵی ئەو وەزیەتەدا بە باوەڕی من مانگرتنێکی سەرکەوتوانە بوو و بە یەکێک لە سەرکەوتوترین مانگرتنەکانی تا ئەمڕۆکەی کۆمەلگای کوردستان دێتە حساب و ئەرزیابی ئەمە زۆر زۆر مثبەتە و زۆر قەدردانی ئەو خەڵکەین و زۆر ستایشیانەکەین بۆ ئەو فیداکاری و دڵسۆزیە کە ئەمڕۆ لە خوانیان نیشاندا. کاک حەسەن، بارودۆخەکە زۆر هەستیارە، ئەم مانگرتنەکە بۆ خۆشتان زۆر بە جوانی ئاماژتان پێداز، هەم تایبەتمەندیەکانی هەم جیاوازیەکانی سەرڕایم دۆخی کە ئێستا تێدایە زۆر مانگرتنێکی سەرکەوتوو بوو. ئێستا دوای ئەم سەرکەوتنە کار و سیاسەتی دروست بۆ حیزبەکان و کۆمەلگای کوردستان دەبێت چی بێت؟ پێش هەموو شتێکەوەیە کە ئێمە بە سەرکەوتن نابێ غەڕابین، بەڵکو لە هەمان حاڵیشدا ئێمە دەبێت خاڵە لاوازەکانیش ببینینەوە. مەسەلەن بەشێک لە شارەکانی کوردستان بەشداریان نەکرد، بە باوەڕی من دەبێت ڕەخنیان لێ بگرین، دەبێت پیان ئاماژە بە شتێکی زۆر گرنگ کرد. ئەم زۆرێک لە شارەکان کە ئەوەی ئەو شۆنانەی کە هەم تورکی لێە هەم کوردی لێە، ینی تێدادێکی زۆریش کەنا، بەڵام بەشداریان نەکرد. هۆی چی بوو؟ ئایا لەوێ واقعان کاری چالاکی و ڕێخستن ناکرێت، یا ئەمانی کە سەر بە ڕژیمن یا مەسەلەن نزیک بەون هاوکاری دەکەن هێزیان زیاترە؟ هۆی ئەمە چی؟ ئەمە زۆر گرنگە. نەزانی باوەڕی من لەم ساڵانەی ئەخیرە بە تایبەتە و منتەقانەی کە پێی دەڵێن جنوبی کوردستان لە ڕووداوەکانە زۆر چالاکتر بوون. نفوزی جەرەیانی چەپ، نفوزی جەرەیانی سوسیالیستی، نفوزی ڕەهبەرانێکی ناسراوی جەماوەری خۆشناو، چه ئەوەی کە لە دەرەوەن، چه ئەوەی کە لە ناوەن، چه ئەوەی کە گیانیان بەخت کردووە، ئەمانە حقیقەتێکە کە ناشاردرێتەوە. ئەو مەناتقانەی تر بڕێک بە باوەڕی من محافزەکارتر بوون نسبەت بە ئەم حرەکەت و ڕووداوانەی کاتوێتە پێشەوە. من ناڵێم مەسەلەی ترس ئەگەر ببێ خۆب ئەو شارێکە لەسەر نەبوو لەسەر هیچ شارێک نەبوو، ئەو زەختێکە لەسەر سەقز بوو لەسەر هیچ کام لە شارەکانی تر نەبوو. ئەی چۆنە هەر ڕۆژی ئەوەڵ کابرا تەسمیمی گر لە ماڵەکەی نێتە تەسمیمی گر دوکانەکەی نەکاتەوە، هەر لە لەحزەی ئەوەڵ و دوکانەکانیان لێ پلۆم کردن. بۆ
بۆیکانێ لەوانەیە هەندێک بەرژەوەندی تێدا بوو بێ لەوانەیە بڕێک لە خودی و حیزبانە جدیتر نهات بێتنە پای خودی مانگرتنەکە کارێکی پڕاوپڕتری کە نفوزیان زیاتر بۆ لەو شوێنانە بۆیان نەکرد بێ ئەوانە توانێ هەمووی هۆکار بێ لە پەنای ئەوەشدا تەبعەن زەخت و زۆری جمهوری ئیسلامی ئەوانەش بووە بە باوەڕی من مەسەلەی کورد و تورک نەبوو لە شارێکی وەکو نەغەدا ئەگەر کوردەکان بەشداریان کردا لەو مانگرتنەدا من دڵنیام تورکەکانیش داهاتن مەگەر ئەوانەی کە حکوومەتین مەگەر ئەوانەی کە ئەحتساب شکێنن هەت لە ئەحتسابێکی کرێکاریشە مەزوایەک پەیدا دەبنتیان دەڵێن ئەحتساب شکێن ئەوە بەبەرحاڵ دەتوانێت بیا مەقسوودمەوە بوو کە ئەمە ئەتوانین وەکو خاڵێک چاوی لێ بکەن کە لە دەوری داهاتووی ئەترازەکانمانە خەباتەکانمانە بایەخ و ئەهەمیەتێکی زیاتر بەو شوێنانە بدرێ قورساییکی زیاتر بخرێتە سەری و کارێکی زیاتری بۆ بکرێ یا مەسەلەن هەندێک لە لایەنەکان لە خودی کوردستانە خۆ ئیمکانی ڕاگەیاندنیان هەیە ئیمکانی تەبلیغات و شتیان بوو زۆر خۆیان پێوە ماندوو نەکرد خب ئەوانە خاڵی لاوازی ئەم مانگرت نەبوو بەڵام بەوانەیشەوە خاڵی بەهێزی بوو خاڵی بەهێزی ئەوەیە کە بە باوەڕی من یەکگرتوویەکە لە نێوان حیزب و ڕێکخراوە سیاسیەکان هاتە پێشەوە کۆدەنجیەکە لەسەر مانگرتنەکە لە ماوەیەکی زۆری نەبرد دروستمان کرد ڕاگەاندنێکی هاوبەش کە بەیەکەوە دامان ئەگەرچی کێشە و ئەوانەی تێدا بوو وهروەها سپاس و قەدردانیە کە زۆر بە ئاسانی نووسرا و نێردرا بۆ لایەنەکان و قبول کرا و کەس نەیوت ئەوەی لایەکی خراپە ئەوەی فڵانە چی ئەوانە گشتی نەتیجەی ئەوەیە کە کاری هاوبەش ممکنە لەوە گرنگتر بە باوەڕی من ئەو کۆدەنجیە بوو کە تێکۆشەرانی سەر بەم لایەن و بەولایەن لە ناوخۆی وڵات بوویان خارج دەوەی کە ڕاهبەری حیزبەکان چەندێ فعال بوویان نەبوو چەندێ ئیمکاناتیان وەگرنایان نا چەندێ حەولیان بۆ دایان نا بەڵام فعالینی مەیدانی لە ناوخۆی کوردستانە لە یەک حاڵین دەزانن کە ئەوان بەیەکەوە کاریان بۆ کرێت دەزانن لەوێ کاتی جیاوازی ئەم حیزب و ئەو حیزب نییە ئەوە مەوزوعێکە کە لە وەختی وادا نابێ بێنە جیاوازی حیزبەکان کەس ناتوانێت بیشارێتەوە واقعیە ئەتوانن لە بەحسەکانی خۆیانە لە مجادلاتی خۆیانە لە دیالۆگەکانی خۆیان ئەوانەیان ببێ بەڵام لە ڕۆژێکی ئاوادا دەبێت یەک پارچە زاهر بن ئەوە خاڵێکی بەهێز بوو کە لەناو ئەو یەک پارچەیە زاهر بوو بنەماڵەی گیان بەخت کردووەکان کە داخل لە دڵن کە وەختێک شتێکی ئاوا دەبێت سەرکەوتن بە دەستێ ئۆخەیەک بە دڵیان نادێ بە دڵنیاییەوە من ئیتمینانم هەیە لەوەی بە هەزاران خانەوادەی گیان بەخت کردو هەر لە 58 و 57ەوە تا ئەمڕۆکە ئەم شەوەکە ڕاحەتر لە هەموو شەوێک دەخەون ئەم شەوەکە دەزانن کە ڕۆڵەکانی ئەوان لە پێناوی خەڵکێکا گیانیان بەخت کردووە کە شایانی فیداکاریە بۆیانی بکەیت چون لە ڕۆژی سەختە ئەوانیش فیداکاری دەکەنەوە بنابەرین ئەوەش بۆ خۆی دەستکەوتێکە کە پەیوەندی کۆمەلگای مەدەنی لەگەڵ ئەحزابی سیاسی بەهێزتر کرد و بەهێزتریەکە ئەمە زۆر گرنگە بۆ دوا ڕۆژمان ئەمە زۆر گرنگە بۆ ئیدارەی جامعەی دوا ڕۆژی کوردستان ئەمە زۆر گرنگە بۆ رابطەی جمهوری ئیسلامی لەگەڵ حیزبە سیاسیەکان و حیزبەکان لەگەڵ دەوروبەر ئێوە دەزانن لە ماوەی چەند مانگی ڕابردووە فشارێکی زۆریان لێرە لە باشووری کوردستان هێنا سەر ئێمە زۆر بە یەکێتیمان دەکوت بە پارتیمان دەکوت بە حکوومەتی هەرێم بە دەوڵەتی عێراقمان دەکوت ئێمە پەنابەر نین لێرە ئێمە لێ قەوماو نین لێرە ئێمە تێکۆشەرانێکی سیاسین کە بە ملیۆن خەڵکی کوردستان جواب بە قسەکانمان دەداتەوە بە باوەڕی من جێی خۆیەتی کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەم پەیامەی ئەم ڕۆکەی شۆڕشی کوردستانی بە ڕۆژهەڵات ببیسن جێی خۆیەتی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانی گوێ بگرن ئیتر ئەوەندە گوێ لە جەمهوری ئیسلامی و لە دەوڵەتی عێراق کە پیاوی ئێرانە نەگرن گوێ لەو خەڵکە بگرن کە ساڵهای ساڵ دەرگای ماڵەکانیان لە 75ەوە بۆ خەڵکی باشووری کوردستان کردەوە بە دڵسۆزیشەوە ئەو دەرگایانیان بۆ کردنەوە و ئەو فشار و زەخت و زۆرانە لەسەر کۆمەڵە و حیزبی دموکرات لابن و ئەو فشار و زەخت و زۆرانە کە عێراق دەیکا جمهوری ئیسلامی دەیکا کۆتا بێنن بەوە بزانن ئەم حیزبانە پێگەی جەماوەریان هەیە بزانن ئەم حیزبانە خۆشەویستن لە ناو کۆمەلگای کوردستانە ئەمەش خاڵێکی گرنگە ئەمە دەستکەوتێکی بە نرخ بوو کە ئەمڕۆ کە خەڵکی کوردستان جارێکی کە نیشانیاندا کە پشت و پەنای ڕۆڵەکانیانن کوڕکچەکانیانن چ لەو دیوی مەرزەکان بن چ لە زیندانەکان بن چ لە تەبعیدگاکان بن چ لە دەرەوەی وڵات بن ئەمەش خاڵێکی بە باوەڕی من بەهێز بووە زۆر شتی دیکە دەتوانین بە دەستکەوتەکانی مانگرتنی ئەمڕۆکە زیاد کەین کاگەر مەزال بێتوانی زیاتر لەسەری بچین حتما کاک حەسەن من لە وتاق فەرمان هەڵبەت دوای پرسیاری ئەوەڵ پێیانوتم داوای لێبوردن دەکەم لە بیرون چوو ئەگەر دەکرێت ئەم دوربینەکەتان فەزای سەرێ زۆرە یەک کەم بیخەوێنە زۆر سپاسە دەکەین ببورن دەست خۆش کاک حەسەن ئێوە ئاماژتان بە شتێکی زۆر گرین کرد بەڕاستی ئەمڕۆ کۆمەلگای کوردستان
پامێکی زۆر ڕۆشن و ئاشکرای هەم بە دۆستانی خۆی و هەم بە نارانیدا و نیشانیدا بە قەولی خۆتان دەڵێن کوردستان ڕۆڵەکانی خۆی ڕۆڵە قارەمانەکانی خۆی بەجێ نایڵێەوە پامێکی زۆر باشی بە خودی نارەکانی واتە هەر خودی ڕژیمی جمهوری ئیسلامیدا. بەڵام کاک حەسەن باشە بۆچی هەموو جارێک کوردستان ئاوا تەنیا دەمێنێتەوە؟ بۆچی حیزبە ئێرانیەکان بۆ مانگرتنێکی گشتی ئەسڵەن هیچ حەولێک نادەن یا ئەسڵەن حەولدانەکەشیان هیچ بۆچی هیچ پشتیوانیەک لە مانگرتنێکی گشتی کە ئاوا بانگەوازی بۆ دەکرێت لە کوردستان ناکرێت؟ بەڵام کوردستان بۆ خەباتی مەدەنی هەمیشە پێشەنگ بووە و هەمیشە پشتیوان بووە بۆ هەموو لایەنەکانیان. بزانی بۆ جوابی و پرسیارە دەبێت بچینەوە بۆ 58 ساڵی 58 لە 12 فەروەردینی ئاوناکەیە خەڵکی کوردستان بە جمهوری ئیسلامی ودنا ئەو نایە تاکوونی ئەمڕۆکە ئیدامەی هەیە. کۆماری ئیسلامی لە کوردستانە هێزێکی دەرەکیە، هێزی سەرکوتکەرە، هێزی داگیرکەرە، خانەخوێن نییە. ئەو موقعیەتێک کە لە کوردستانە دروست بوو بە باوەڕی من لە باقی شوێنەکانی ئێران دروست نەبوو. یەک دوو کوردستان کۆمەلگایکی حیزبیە. کوردستان لە 28 مردادا کە تەنها شوێنێک لە ئێرانە کە بڕیاری جیهادی لەسەر دراو کوردستانە. بانترین مەرجعی ئاینی مەرجعی سیاسی جمهوری ئیسلامی کە خومەینی بوو بڕیاری جیهادیدا لە دژی خەڵکی کوردستان و ئەو کات کۆمەڵە لە ڕاگەاندنێکی یەکلاپەڕەیی ئاچوارێکە بڕیاری مەقاومەتیدا. خەڵقی کورد دەربوتەی ئازمایش، خەڵکی کوردستان لە کوانووی هەڵسەنگاندندا. لەو ڕۆژەوە کوردستان مەقاومەتی کردووە، مەقاومەتێکی سەربەرزانەی کردووە. ئەمە خاڵێکی گرینگە کە ئێمە بەداخەوە لە ئێرانە شایدی خەیانەتەکانی حیزبی توودە بووین، شایدی خەیانەتەکانی لیبراڵەکان و ئەوانە بووین، شایدی هاتنەتکایەی بەرەی لیبراڵ و ئازادی ئیسلاحخوازی ناو حکوومەتی بوون کە لە کوردستانە جێپیان پەیدا نەکرد، شایدی هەڵبژاردنەکانی بووین کە لە کوردستانە بە کەمترین دەنگ خەڵک بەشداری تێدا دەکرد، شایدی بزوتنەوەی سەوز بووین ڕەئیە منکوو کوردستان نهاتە سەر شەقامەکان چون ڕێی نەدابوو. بۆیە جیاوازیەک لە بینی کوردستان و لە بینی غێری کوردستان هەیە. ئەوە سێهەم ئەوەیە کە لە کوردستان چەپ بە قووەتە، کۆمونیستەکان بەهێزن، بزوتنەوەی کرێکاریەکەی فعالینی بزوتنەوەی کرێکاریەکەی فعالینی بزوتنەوەی ژنان. ئێمە لە کوردستانە شاهدی اتحادیە سەنعەتگەرین لە داهەی 60 لە خوێناویترین داهەیەکە قازیەکانی کە دوانیان ئەم ڕۆژانە کوشتیانن و زۆر جنایەتکاری دیکە چه جنایەتارێکیان لە شوێنەکانی دیکە نەکرد. بەڵام لە کوردستانە ئێمە شاهدین لە دڵی ئەو خەفەقانەیە ئەوەڵی مانگیمەی 3-4 ساڵ لەسەر یەک لە شاری سنە بەڕێوە دەچێت، دوایی لە مەهاباد بەڕێوە دەچێت، دوایی لە 84 لە شاری سەقز ئەو خەباتە گەورە و دەنگدانەوەی کە بووی بەڕێوە دەچێت. بۆ یەکانێ ئەم کۆمەلگایە کۆمەلگایکی سیاسیە، تەنها ئەوە نییە حزبی سیاسی تێدا، جامعەکەیشی سیاسیە. کاکە ئەمیر لە کوردستانە هەڵپەرچێ سیاسیە، ئەو سەرچۆپیەی کە دەیگرێ بەدەستیەوە ئەو لاوەی هەڵی خوێنێ، ئەو کسە گەنجەی کە دەیگرێ بەدەستیەوە لە خوێنێ سیاسیە. مردنەکان سیاسی لە کوردستانە، ئەوانەی کە دەچن دەست ناگرنەوە دەزانن ئەمانەی چێن باوەڕیان بە ئاین و بە مەزهەب و بەوانە نییە. ئەمە سیاسیە لە کوردستانە. ژینگە پارێزی لە کوردستانە جمهوری ئیسلامی لە ڕێگای دەست و پەیوەندیەکانەوە ئاوری تێبەردەدا، بەڵام خەڵک دەچن بەڕوو دەچێنن، زاکرۆسانە دروستەکەن. ئەمە سیاسیە. لە کوردستانە حرمەت هەیە بۆ ژینگە، حرمەت هەیە بۆ پەلەوەر، خەڵک دێنن داوەکان دەسووتێنن، خەڵک دێنن ئەو قەفەسانەی کە پەرندەکانی تێدا دەیشکێنن. ئەمانە هەمووی ئەو تایبەتمەندیانەیە کە ڕۆژێکی وەکو ئەمڕۆکە دەسووتێنێ بە هێمەتی ئەو شەرایەتە فەزایە و بە هێمەتی ئەو خەباتە چەپ و کۆمۆنیستەکان کردویانە لە کوردستانە. لە دڵی خەباتێکی ئاوادایە کە شۆڕشی ژیان کوردستان لە خۆڕانیە لە سەقز دەدایکە بێ. لەوانەیە ئەگەر مەحسای جوانە مەرگ لە سەقز نەبووایە لە شارێکی ئەولاتر بووە هەر لە کوردستانیشە ئەو ڕووداوە ڕووی نەدایە. خۆ بۆ لە خارجی کوردستانە کەم کشیان نەدای ئاغا سوڵتان و دەیان کەسی تریان خوێنەکەیمان نەدی لەسەر شەقاماچیان لێکردن. بۆیە لەسەر بەستێنی هێزێکە بەردی لەسەر بەرداناوە، لەسەر بەستێنی خەباتێکی مەدەنی کە کاکفواد میعمارەکەی بووە و کۆمەڵە داهێنەرەکەی بووە لەسەر ئەوانە دروست بووە. کەس ناتوانێت ئەمانە ئینکارکە. ئەگەر کەسێک ئەمە ئینکارکە وەکە وایە کە ڕۆژ ئینکارکەی. ئەمە تەبلیغێکی حیزبینی، ئەمە حقیقەتی ئەو خەبات و ناڕەزایەتی و جامعەیە کە ئێمە تێدا بووین. بنابەرین ئەو تایبەتمەندیانەیە. بەڵام لەبیریشمان نەچێ هەر ئێستا لە خارجی ئێرانیشە بەدەیان ژنی تێکۆشەر لە زیندانەکان هەر ئەمڕۆکە لەگەڵ ئێمە لە مانگرتنا بوون.
پەیامی پشتیوانیان بۆ نردوین دیفاعیان کردووە سێشەممەهای زیندانیانی سیاسیمان هەیە معلیمان کە بەشێکن لە بزوتنەوەیکی جەماوەری هەر ئەوڕۆکە بەیانیەیان داوە پشتیوانیان کردووە کانونی معلیمان بۆیە نابێ ئەومان لە بیر بچێتەوە لەگەڵ ئەو فکریەتەی کە هەیە کە گوایە ئەوە لە کوردستان فقط بە خاتری کوردبوونەکەیەتی نا کوردستان بە خاتری بیر و باوەڕ و شۆڕژگێڕی و خەباتێک و ڕابردوویەک و مێژوویەکە کایەتی بە خاتری شاخ و چێوەکانی نییە بەڵکو بە خاتری خەڵکەکەیەتی لە خارجی ئێرانیشە بە باوەڕی من ئەو زمینەیە خەریکە دروسە بێ ئەو ڕێگایە خەریک هەر ئەو ئاخرین هەڵبژاردنەی کە کردیان چه پێشتر بۆ ڕئیسی چه دواتر بۆ ئەم کابرای پزیشکیان کە کردیان نیشانی دا کە خەڵکی ئێران لە جەمهوری ئیسلامی بڕدراون دژایەتیەکەن بۆیە بە باوەڕی من ئەوانە ئەو هۆکارانن کە کوردستانی فازێک بە یەک معنا فازێک لە پێشەوەترە بەڵام لەبیرمان نەچێت جەمهوری ئیسلامی لە کوردستان ناڕوخێ لەبیرمان نەچێ مانگرتن بۆ ڕوخاندنی جەمهوری ئیسلامی نەبوو لەبیرمان نەچێ ئەم پەیامە پەیامی یەکگرتوویش دەدا بە خەڵکی ئێران پەیامی هاوخەباتیشیان پێدا وەختێ دەڵێن کوردستان سەنگەرە ئینقلابی ئیران را سەراسەر کوردستان میکنیم ئەوە شۆخی نییە ئەوانە جێگای ئومێدە بەڵام لەبیرمان نەچێ کە لایەنهایەکی شوێنیست کە بە نەوعێکیش دەیانەوێت دەستی دەڕووداوەکانی کوردستانی شاو وەربدەن دەیانەوێت بە جۆرێکی کە تەسویرێک لە کوردستان بدەن یا لیبراڵەکان یا ئیسلاحوازە حکوومەتیەکان ئەمانەش هەمویان تەسیریان بووە لەوەی کە لە دەرەوەی کوردستان سەمپاشی و سەمپاتی و هاوفکری و هاوکاری بە نیسبەتی کۆمەلگای کوردستانیش کەم کەنەوە ئەوانش بەخۆی هۆکار بوون لەو وەزیەتێکە بە باوەڕی ناتوێتە پێشەوە کاک حەسەن ئێوە زۆر باشی باسی و تایبەتمەندیانی ئەم مانگرتنت کرد دیارە دەستکەوتیشی بووە بەڵام ئێمە بۆ ئەوەی مانگرتنەکانی داهاتوو ئەگەر ئێمە باسی جغرافیای کوردستان بکەین لەگەڵ جغرافیای سیاسیەکەی فەرقی هەیە بۆ مانگرتنەکانی داهاتوو بۆ ئەوەی کە ئێمە هەموو پارێزگاکانی کوردستان بۆ ئەوەی کە لە بواری سیاسی و ڕێکوپێکتر کرێوە پانوبەرینتر بەڕێوە بچێت پێت وایە دەبێت چی بکرێت هەنگایەک دەبێت هەڵگیرێت من پێم وابێ بەشی کێرە و کارێک ئێوە کردان لەم دوو ڕۆژە بەشی کێرە و کارەیەکە لە ئەرزی چەند ڕۆژی ڕابردووە حیزبە سیاسیەکان کردیان ئەوە ئەو بەشەی کە بە دەرەوە بەو معنایە دەکرد بەشێکی ناوخۆیە بە باوەڕی من هەڵسوراوانی سیاسی فعالینی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان دەبێ هەرچی زیاتر لەگەڵ و شوێنانە پەیوەندی بگرن نەتەنیا لەگەڵ کوردستان سەد بری ئەمڕۆکە دانیشگاکانی تاران و تەورێز و شیراز و ئیسفان بیان گوتە مانگرتە بۆ پشتیوانی لە کوردستان بزانت چه فەزایەک دروستە بوو بزانە هەر لەو مانگرتنەدا مەسەلەن کاناڵە فارسی زمانەکان چەندێ هاوکاری ئێمەیان کرد چەندێ خەبەرەکانیانی زۆر کورد زۆر کەم لە گۆشەیەکەوە بە وەکو ڕووداوێکی زۆر چکۆلە ئەویش حتا تەحریفیان کرد تعدادێ لە بازاڕیەکان کاکە 95% بازاری سنە داخراوە سەقز داخراوە لە دوانی مەڕۆکەی بەولاوە بۆکان و مەریوان و دیواندەرە و هەر لە سەدەبیانی و دیواندەرە و شوێنانە داخراون بەڵام بە ناوی تعدادێک باسیەکەن پیان خۆش نییە بڵێن کوردستان ئەو تایبەتمەندیەی هەیە کە ئەتوانێت سبحینێت چون پیان وایە ئەمە قەومی کوردە ملەتی کورد نییە ئەم قەومە سبحینێ مزاحمەتیان بۆ دروست نەکە لە دەسەڵاتی سیاسی و لە ئولگوی حکوومەتی خۆیەوە بڕوان پێ بکەن نفرەتیان لە ڕۆژاوا هەیە ئەوانە زۆر بە حتا بە چەندێ بزان تمەشای ڕۆژاواکەن چەندێ باسیەکەن بەڵام ئەحمەد شەر دەبێت بە سەردێڕی تەواوی خەبەرەکانیان هەر قسەیەک وەرشێک دێڵێ بەڵام مەقاومەتێکە لەوێش هەیە بە نەوعێک دەیشارنەوە بەشێکە لەو سیاسەتە بە باوەڕی من ئیمپریالیستیەکە لە ناوچەکەدا هەیە نسبەت بە خەڵکانێکی ستەم لێکراوە ئەوە بۆیە من لام وایە کاری مەیدانی کاری هەر فعالینی شارەکانی شنۆ نەغەدە پیرانشار ورمێ ڕەبەت سەردەشت لەگەڵ شارەکانی دیکەدا دەبێت تێکەڵگەیەکی زیاتر دروست بێ دەبێت ئەو شەبەکە ئیجتیماعیانەی کە هەیە هەرچی زیاتر بۆ ناو شوێنانە پەرە بستێنێ بەشێ لەو مانگرتنانە ئەوڕۆکە بەڕاستی بە هێمەتی هەڵسوراوانی ناوە بوو بە لە حەزە خۆت ئاگداری ئەمە فریا ناکەوتین خەبەر و گزارشەکان ڕێلێ بکەین و بینێرین بۆ ئێوە بینێرین بۆ سایتەکان و بڵاوی بکەینەوە چێ ئەمانەیە کرد و هەمویان تێکۆشەرانی دیارە فعالینی کۆمەڵە لە ڕائسا بوون و بەڕاستی زەحمەتیان کێشا بەڵام کەسانی و کێمە نەمان دەناسین کەسانی بوو ئەوڵجار بوو پەیوەندیان نەکرد کەسانی بوون لە ڕووی ئەم مانگرتنەوە و لە ڕووی ئەو حساسیەتی و لە ڕووی ئەو ئەحساسی مەسئولیەتەی کۆمەڵە بە ڕووداوانە پەیوەست بوون پس ئەو شەبەکەهای ئیجتیماعی گرینگە ئەو شەب تۆڕە ئیجتیماعیانە ئەو تۆڕی بە ئێستا جاڵجاڵوکەیە کە خۆی دەتەنێت و دەتوانێت هەموو جێگایەک پوشش بدا
بۆ یەکانێ بە باوەڕی من گستەرشی ئەو شەبەکە ئیجتماعی خارج دەوەی کە ئەمە شەبەکەی حزبی نییە، کاری حزبی ناکات، کاری دموکراتیکەکە، کاری خەباتکارانەکە، ئەمانە زۆر زۆر گرنگە لە بۆ خەباتی ئێستا و داهاتوومان بۆ پێم وابێ ئەوەی کە لەو ڕێگایەنەیە کە ئەتوانێت تەئسیر بکاتە سەر ئیدامەکاریمان، تەئسیر بکاتە سەر ئەوەی کە ئەگەر ڕووداوهایکی تر بێتە پێشەوە ئەم خەبات و ناڕەزایەتیانە بەربڵاوتر لە مەناتقێکی وەسیعتردا بتوانێت جێپای خۆشی بکاتەوە. کاک حەسەن ئەمڕۆ ئینتەرنێت کولەن زۆر خراپ بوو، خۆشتان باش ئاگادارن. ئێوە چەندە ئاگاداری شار و شارۆچکەکان هەن کە پەیوەست ببێتن بە مانگرتنەوە؟ هیچ زانیاریەکتان هەیە؟ تقریبا هەمووی شارەکان دەتوانن بڵێن پەیوەست بوون، هەتا ئەو شارانەیشی کە بەڵام ئەو شوێنە ئەسڵیانەی کە قەرەباڵغی شاری پێوە دیار بوو لە شارهایکی بەتایبەت مەناتقی شمالیە لەوانەیە کەمتر و بەڵام حاشیە شارەکانیان ئەوانیش لە مانگرتنەکانە بەشدار بوون. بەڵام ئەویش ئەوە بوو کە هێزێکی زۆر و زەوەندی ئیطلاعاتی و لیباس شەخسی و هێزی ویژۆ ئەوانەیان بردبوو و بێزگە لەوە کارێکیشیان کردووە لە بڕێ جێگا مەسەلەن ڕەنگیان کردووە بە تەعدادێ لە دوکانەکانە تحت عنوانی ئەوەی کە وایە ئەمانە پلۆم پیانەکە نایڵ بیانکەنەوە. یەکێ ڕێگایکی زۆر سادەی هەیە، ئەوە ئەزمونێکە لە مانگرتنەکانی پێشووا بوو. هەر ئەم شەوەکە جوانانی شارەکانە توانن بچن تەواوی ئەو ڕەدیفە دوکانەیەگە دوو دوکانیان ڕەنگیان پیاکردوە و ڕەنگانە بکڕن تەواوی دوکانەکانی شار ڕەنگامێزکەن، ڕەنگیان پیا بکەن، بۆی کە ئەوان سەریان لێ بشێوێ نەتوانن سبحینێ کەسێکە دوکانەکەی نەکردوێتەوە بێن مەسەلەن بەر بەو کابرا بگرن یا فشاریان بۆ بێنن، یا مەسەلەن وترا جاری وایە ئەم فشارە اقتصادیە کە بە واقعەیە فشار و زەختێکی زۆر دێنێت. حەقوا هەیە حتا ئەو شارانەی کە دوکانە خەڵکەکەی بچن لە شارەکانی تر خەریدکەن بۆی پاداشتی دڵسۆزی و زەحمەتەکانی ئەوان نەمڕۆکەیە بدرێتەوە و نیشانی بدەن کە خەڵک وەفادارە. ئەگەر ئەوان زەرەریان کردووە خەرجیان لەم شرایەتەیە دوکاندارێکی فەقیر دوکانەکەی داخستووە زەرەری وێکەوتووە لە ڕێگای خەریدێکی زۆرتر لەو دوکانانە ئەتوانین ئەوانیان بۆ جوبران بکەینەوە. بۆ یەکانێ ئەوە تقریبا نەتوانن بڵێم هەمەگیر بووە، بەڵام ئەو هێزەی کە جمهوری ئیسلامی ئەو ترس و خۆف و وەحشەت و وەروەها ئەو تەبلیغاتانەیشی کە کردی حکمی ئەدامەکانمان هەڵوەشاندوێتەوە، ئەوانەش بۆ کەسانێک کە دڵیان بەو نەو عەشتانە خۆشە و لە واقعدا هەروەی کە باسمان کرد بۆ بە دوای پینە و پەڕۆن بۆ جمهوری ئیسلامی ئەوەش لە مقدارێک تەئسیری بوو، بەڵام دواتر بە تەبلیغات و قسە و باسێک کە کرا معلوم بوو کە ئەوە هیچ بنەمایەکی نییە و ئەوە دوو ڕۆژ حکمی ئەدام قسەی ئێماوە نییە، ڕۆژێ دوو ڕۆژ ئەدام بۆچی ئینسانی بۆ دەبێ بە خاتری بیر و باوەڕەکەی بکوژرێت. ئەوانەیش بە باوەڕی من لە زۆربەی شارەکان ئەو مانگرتانە بوو. کاک حەسەن خۆشتان ئەمڕۆ زۆر باش ئاگادار بوون لە چەند شاردا کەنی زۆر جار لەلایەن بەکرێگیراوانی خودی ڕژیمەوە لە شارەکان زەحمەتیان ئیجاد دەکرد بۆ ئەم کەسانی کە دوکانەکانیان دادەخست، تەنانەت هەڕەشەیوان لێ دەکردن کە کرێی دوکانەکەتان سێ بەرابەر دەبێت، هەڕەشەی دەرکردن و ئەمانیان دەکرد. وەزیەتی کۆماری ئیسلامی هەموو دنیا زانێ چۆنە، لە بواری دەرەوە داوە شکستی خواردووە لە سیاسەتدا، لە ناو خۆشدا ئاوەزیەتی ئابووری دارماوە، توانایی هیچ شتێکی نییە لە داخوازیەکانی خەڵک. قسەتان چییە ڕوو بەم ئەمانەی کە ئەوە ئێستاش خۆیان بە لایەنی ئەم ڕژیمە جنایەتکارازان؟ دەزانی شەڕی دەسەڵات لەگەڵ خەڵک فقط یەک شکلی نییە، فقط تفەنگ نییە، ئەشکالی جۆراوجۆری هەیە. ئەو شەڕێکێ لەو شەڕانە شەڕی ئابووریە، محاسرەی اقتصادی، نەناردنی شت بۆ ئەم شار و ئەو شار و ساڵها کوردستان تامی ئەو محاسرەی چێشتووە، کوردستانی عێراق چێشتوێتی، ڕۆژاوای ئێستەکانەی دەیچێژێ شوێنایکی دیکە، ئەوەیشە لە شەڕەکانەکە دەیکەن. شەڕێکی دیکە شەڕی تەبلیغاتیە، یەکێ لەو شەڕانەی کە بەردەوام حکوومەت دەیکات چاواشەکاریە، شتی درۆدە لەسەر بڵاوکردنەوەیە، حقیقەتەکان شاردنەوەیە، ئەوەش بەشێکێتی لە دڵی ئەم کێشە و شەڕانیشە کە دەکرێت بەشێک لە خەڵکی ناوخۆی هەرکام لەو بەشانە بەشدارە بن تێدا. مەسەلەن دەبینیت لە خەڵکی شارەکان تعدادێکن کوردن، سنەیە، سەقزیە، مەهاباتیە، بۆکانی، هەرکوێکەیە سەر بەو خەڵکەیەکە ناو خەڵکەدایە. ئەمانە لەواقعەت دەسوپاوەنی ڕژیمن. لەناو ئەوانەیشا فەرقەیە، کەسانێکن لە ڕووی نائاگاییەوە چوون، پیان وایە ئەو حکوومەتە و حکوومەت باوکی ملەتە و لە سوورەتێکە ئەمە چ باوکێکە ڕۆشتا ئەوارە خوڕەکە بەسەر و خەڵکای و مناڵەکانی لێ ئەدامەکە. ئەوە هیچ تەوزیحێک، هیچ حقیقەتێک لەو قسەیەدا وجودی نییە. بەشێکیان هەن لە ڕووی فەقیریەوە چن، کابرا نانی شەوی نییە بیخوا، بەڵام ئەتوانین بڵێم لە ئێرانە بە ملیێنان خەڵکن کە
دەو فەقیری و هەژاریەدان بەڵام حەزرین ڕەزالەتی هاوکاری لەگەڵ ڕژیم قبولکەن کەسێکیان هەن بە بیر و باوەڕ لەگەڵیانن لە ڕۆژی ئەوڵۆ دەستیان تێدا و بە بنە و بنەچەک خۆفرۆشی و بەکرێگیراوی و مزدوری بۆیان چوەتە ناو خوێنیانەوە کەسانێکن لە شارەکانی خەڵک دەیان ناسن کابرا باوکی سەرۆکی مەسەلەن فڵان گروی زەربەت بووە ئێستا کوڕەکەیەتی نردویانە بۆ حەج ئیمکاناتی زۆریان بۆ هەڵڕشتووە ئەمانە مەسلحەتەکە مادیە پس کەوایە دەبێ ئەمانە جیاکرێنەوە لە یەکتری ئەو بەشی یەکەم و دووەمەکەیان کەسانێکن کە ڕێگای بازگەشت و گەڕانەوەیان بۆ ناو خەڵکەیە و خەڵک دەبێت لەگەڵیان قسە بکەن بەتایبێت لەم سەر و بەندەدا ئەوانەی دیکەش ئەگەر چی بەشێکیان هەر ڕێگایان هەیە بەڵام بەشێکیان بە سەر و ماڵی خەریکن خۆیانەکەن بە قوربانی شتێک کە داهاتووی نییە ئەوی جەمهوری ئیسلامیە ئێمە لە بیرمان نەچێ خۆ لە زمانی شایشە کۆمەڵی خۆفرۆش بوو پیان دەکتن جوان مرد لە شارەکانە لە منتەقەی سەقز جنایەتکارێکی وەکو کوێخا شەریفی تێدا بوو کە خاتڵی کاکسمایلی شەریفزادە بوو کەسێک کە دوای بەدەستی کۆمەڵیش تێدا چوو کە مینیان بۆ داناوە و بە سزای جنایەتەکانی گەیشتن ئەو کەسانە کە هەر دەساڵاتێکی تریش بێتە سەرکار خزمەت بەوانەکەن خەڵک دەبێ وانە جیاکەنەوە ئەمانە بەکرێ گیراون ئەمانە لە ناو جامعەی کوردستانە حتا لە ناو فارسەکانی شاوە هەیە لە ناو تورکەکان هەیە لە ناو عەرەبەکان هەیە لە ناو بلوچەکان هەیە کەس دیانی خێر بەمانەدا نانێ ئەمانە مزدورن ئەمانە ڕۆژی خۆی دەبێ لە دادگاهای جەماوەریدا ئەمانە محاکەمە بکرێن هەم بە تاوانی قەتڵ هەم بە تاوانی دزی هەم بە تاوانی تەجاوز هەم بە تاوانی هەموو کارێکی خراپ کە کردویانە ئەمانە دژمنی ئەو خەڵکن بەشێکن لەو سیستمە هەروەکو چۆن سەران و بەڕێوەبەران و بەکرێگیراوانیان لە عێراقا کرایتر دوای ڕوخاندنی ڕژیمی بەعد سەدام حوسێنەوە تاکوونێ زۆرێک لە سەران و فەرماندەکانی کەیان محاکەمە کران بەڵام ئەوە ئەو دادگایە نەبوو کە ئێمە ئارەزوومان دەکرد بە پەلە سەدام حوسێنیان ئەعدام کرد بۆ ئەوەی کە حەقیقەتی تاوانەکانی دەوڵەتانی ئیمپریالیستی و ئاغاکانی دەرنەکەوێت ئێمە ئومێدەوارین هەروەی کە دادگای نێونەتەوەیی بۆ بە سزاگەیاندنی ڕەهبەران و سەرانی جەمهوری ئیسلامی هەیە ئومێدەوارم دڵنیایشم لەوە کە لە کوردستانە سبحەینە و دادگایانە دروست دەبێت ئەو کەسانەی کە چاوساخی بۆ جەمهوری ئیسلامی دەکەن ئەو کەسانەی کە بەکرێ گیراوی بۆکەن ئەو کەسانەی کە دەچن خەریکن خۆیان دەدەنە بەر دیواری لە حاڵی ڕوخاندنی کۆماری ئیسلامیدا دەبێ ئەوانە باش بزانن خەڵکی کوردستان لێیان ناگوزەرێ هەتا درەنگ نەبووە ئەگەر چەکیان پێ فرەیدن ئەگەر جاسوسن تەواویکەن ئەگەر بەسیژن واز بێنن ئەگەر هەر هاوکاریەکە لەگەڵ جمهوری ئیسلامیانە قەتعیکەن سووریە نمونونەکەیەتی لە عەرزی دە ڕۆژە ڕژیمی بەشار ئەسەدێکە کۆڵەکەی دەسەڵاتی جمهوری ئیسلامی لە منتەقەکەدا بوو ڕووخا و ئێستا پایی جمهوری ئیسلامی هاتووەتە لەرزین بەوە ئەوانە بێ ئەزمون بێ بۆیان بۆیەکانێ ئەوە ئەو بەشانەی کەوتم ئەم بەتایبەت ئەو بەشەی ئاخری کە بەدڵ لەگەڵ جمهوری ئیسلامین ئەوانە دەبێ خۆیان ئامادە بکەن کە ناوی هەمووشیان بە نهێنی و غیرە نهێنیشیان لا حیزب سیاسیەکان ئەزم لە ئێمەش هەیە و دڵنیابن لە ڕۆژی خۆیدا لەوانە گوزەشت ناکرێت ئەوانە کەسانی تاوانبارن و خەڵک بە سزای خۆیانیان محاکمەیە لە دادگاهایکی عادڵانەی خەڵکیدا تۆڵەیان لێ دەکرێتەوە. کاک حەسەن چەند پرسیارێک هاتووە کاک ڕێبوار لە شاری سنەوە نووسیەتی ماندوو نەبن پرسیارێکم هەیە بۆچی ئێمە بۆ ئیعدامی حتا فارسەکانیش ینی غیرە کورد ئێمە هەموو کارێک دەکەین حتا بگرەمانیش دەگرین بەڵام ئەوان بۆ ئێمە چەنگایە ماگرن ئەگەر ئەوان نایکەن خراپ دەکەین ئەگەر ئێمە دەکەین کارێکی باش دەکەین معنای ئێمە خەڵکێکی بە احساسی مەسئولیەتی معنای ئێمە خەڵکێکی دڵسۆزین بۆ ئێمە بۆ تێداچوونی خەڵکی فەلەستین اعترازمان نەکرد ڕاگەاندنمان نەدات هاوپشتیمان نەکرد لەگەڵ خەڵکی فەلەستین نەک لەگەڵ جەریانێکی کۆنەپەرستی تا سەر ئێسقان دژی ئینسانی وەکو حماس و وەکو حیزبوڵڵا ئەوانە وەمە کوشتاری خەڵکی لوبنانمان پێ خۆش بوو قەتعەن بۆیە ئەوان نایکەن بەو دەلایلی کە پێشتر باسم کرد هۆکاری ئەوەی کە ئێمە دەیکەین لەو تایبەتمەندیانەوە دەگەڕێتەوە کە نامەوێت سەری بینەرانتی بێنەی پێ بێشێنم و ئەوان کە نایکەن کارێکی باش ناکەن ئومێدەوارین ئەوەی کە دەڵێم خەڵکی کوردستان تێکۆشەرانی وەکو ئەو بەڕێزە و خەڵکی دیکە پەیوەندیان پێوە بکەن حقیقەتی جنبشی کوردستانیان بۆ باس بکەن زەرورەتی نەمانی جمهوری ئیسلامیان بۆ باسکەن ئالێوە سەرچاواگرێ دەبێ ئەوانیان بۆ باسکەین بۆیان ڕوونکەینەوە و پیان بڵێن کە بێنە ئەو مەدانی خەباتە ئەو بەشەوە کە بەیەکەوە هەمانە و ئەوە زەرورەتە ئەوە نیازە بۆ ژیانێکی ئازاد کە دەبێ بمان بێت بەڵە بینەرێکیشمان پامی نردووە پرسیارێکە هەڵبەت لە پرسیارەکەدا پرسیارم لە کاک حەسەن کرد وڵامی داوە بەڵام ئەگەر
پێتان باشە هەر بە کورتیش وڵامی پرسیار بدەم کە پرسییم بۆچی ئۆپۆزیسیۆن ئێرانی ناچنە پێش ئەم مانگرستنم بەڕێزەش نووسێتی بۆ حزبی سەرتاسەری لە ئەحسابی عمومی بەشدار نابن. حزابی سەرتاسەری چەپەکان هەمویان بەشدار بوون. ئێمە خۆمان لەگەڵ ڕای کاریگەر ڕاگەیاندنمان داوە، حزبی کۆمونیستی کرێکاری ئێران ڕاگەیاندنی داوە، کاناڵی تەلەڤیزیۆنیان بووە لە خزمەت ئەو ئەحسابەیە دایان ناوە، هەندێک سازمان و ئەوان هەرگەرچی نفوزێکی وان نییە، هێزی چەپ و ئەوانەی تر بە ناوی نیروهای چەپ و کۆمونیست ئەوانەی لایەندا و پشتیوانیان کردووە. بنابەرین ئەوەندەی کە بە بەرەی چەپی کۆمەلگای ئێران دەگەڕێتەوە ئەوە نابێ نامنسف بین، پشتیوانیان کردو حتا لە ناوەی خودی ئێرانیشە 4,000 ئیمزا لە دژی ئەعدام بڵا کراوە، ئەوانە پشتیوانیان کردو، زیندانیانی سیاسی ژن لە ئەوین و لە شوێنەکانی کە پشتیوانیان کرد دەبێ ئەوانە ببینین. نابێت ئەوە بە زەرەری جنبشی کوردستانە. جنبشی کوردستان ئەس قەزا شوینیزمی ئێرانی و جەرەیاناتی پاوانخواست پیان خۆشە بە تاکی بخەنەوە، جیای بکەنەوە لە بزوتنەوەی سەرتاسەری. لە بزوتنەوەی سەرتاسەری جیابوونەوە بە زەرەرمانە، سەرکوتمان ئاسانترەکەن. هەر ئەوەی کە دوای ئەوەی کە لە ئێرانە بزوتنەوەی کرێکاری ژنان داخوێنکارەکانیان سەرکوت کرد هاتنە وەختی کوردستانیش. نابێ بێڵین جارێکی تەجروبە تێکرار بێتەوە، بەڵکو دەوێت دڵسۆزانە پیان بڵین بێنە ئەو مەیدانی خەباتەوە و ئەو حقەتانەش ببینین کە ئەس قەزا جەریاناتی چەپ پشتیوانیان کرد و دەستیان خۆش. کاکزانە لە سنەی سوور جارم پامی نردووە داوا دەکات کە بیخێنمەوە نووسێتی سلااو دوی نێشە و پێرەشە و حزبی دموکرات سەرقاڵی دوی ڕێبەندان بووە، زەعیف ئەمەلی کرد. ئەبە دەو جۆری کە نووسێتی یانی ئەم شارانە سەر بەون نووسێتی سەردەشت و شنە و پیرانشار و بانە ئەسەن ناویان نەبوو، بۆچی ناویان نەهاتووە؟ کاک حەسەن تکایە جواب بداتەوە. سایری ئەحزابی چەپ و کۆمونیست هاتنە پشت ئەم مانگرسنە، دەبێت تەشەکوریشیان لێ بکرێت. هەڵبە دەڵان کاک حەسەن ئاماژەی بۆدا ئەمەڕە زۆر ڕاست ئەمڕۆ زۆر ڕەخنا گیرا لە پەیامەکانی ژاومان هات کە ئەو جۆرەی کە پێویست بوو بازێک لایەنەکان بۆ ئەم بانگەوازە کارێکی وە زۆر شڕوپڕ نەکرابوو. دەزانی کاک ئەمیر هەم خەڵکی کوردستان هەم تێکۆشەرانی سیاسی خەڵکێکی بە ئاگاهن، هەڵسەنگاندنیان هەیە، دەمان ناسن، دەزانن کێ چیەکە و کێ چی ناکات، کێ مایەدانێ و کێ مایەدانانێ، کێ فقط بەڕواڵەت بەشدارە بێت و کێ بەکردەوە بەشدارە بێت. هیوادارم ئەمە دەرسێک بێت وجێ خۆیتی ئێمە لەو هاوکاریش کە لەگەڵ حیزبەکان هەمانە حتممە نەو ڕەخنە و ئاراستەیشیانەکەین. هەقوا هەیە ئەو حیزبانەی کە دێنە پای ئەم نەوع هاوکاریانە بە چڕوپڕی بێت، بۆ قەولی فارسەڵی خاریکردنی عریزە نەبێت، بەڵکو کارێکی هاوکارێکی دڵسۆزانە بێت کە بەیەکەوە بیکەن وە نەتیجەی باشتری لێگرین. هیوادارم ئەو بەڕاستی ئەو هوشیاریە سیاسیە زۆر زۆر بە نرخەکە لە جامعەی کوردستانە قەزاوەتەکەن و ڕەخناگرن و دەڵێن و ناو دێنن. بە باوەڕی من ئەوە نقطە قووەتە بۆ جنبشی کوردستان، نقطە زەعف نییە، کارێکی باشە و هیوادارم هەموو کەس لە ڕێگای خۆیەوە ئەو پەیامانە بە ئەگەر پیان وایە ئەمە کەمکاریەکمان کردە بە دڵ و بەجیان حازرین بڵێن ئالەو بەشەدا کەمکار بوون، لە تەلەڤیزیۆنتانە، لە ڕاگەیاندنتانە، لە تەشکیلاتی ناوەتانە، لە تەشکیلاتی دەرەوەتانە، لە هەر بەشێکە بە هەموو حیزبەکانی کەش بەبێ دوودڵی و ڕاڕایی پیان بڵێن و ئەسقەزا باشە. ئەوە بۆ هەم ڕابطەی حیزب و خەڵکەکە باشە، حیزبەکان و خەڵکەکان باشە، هەم بۆ ڕابطەی حیزبەکان باشە، بۆ کاری هاوبەشمان باشە و هەم بەهێزیشمانەکە کاکە دەبێت لەو خەڵکە فێر بیتر. ئەو دوکانەکەی دادەخا من بۆ تەلەڤیزیۆنەکەم نەنێ مەختیاری چ کارێک لەوە مهمترە لە ڕۆژێک و ئەمڕۆکەدا. نانی منداڵەکەی نییە شەو بیباتەوە. زۆر کەس لەو جامعەی داوایە لەگەڵ زۆر کەس قساکەی دەڵێ 3 مانگە بێ ڕواڵەتی گۆشتم نەدیوە، دەیبا فعالێکی سیاسی لە دەرەوە ئەمڕۆکە مانگرتنیان کردایەت نەچواتنە سەر کارەکانیان. بە سەدان و بە هەزاران کەس لە ئاڵمان و لە سوئید و لە ئەمریکا و لە کانەدا و لە نۆروێژ و دانمارکەوانی ژەمڕۆکە لەگەڵ کوردستان بیانیان ناچین بۆ کار لەو مانگرتنیامش بەشدارین لە مەیانی شارەکان کۆ بوایەتنەوە نەدەکراوە بادەکرا. کاک حەسەن بۆ پلانێکی وانە بوو زۆر ئەمە زۆر بەجێش بوو کە خودی ئەم بانگەوازە هاوبەشەکە لەلایەن و حیزب و لایەنەکانەوە درا هەر بۆ ئەمڕۆژ دەشکرا مەسەڵەن لە دەرەوەی وڵات لە شوێنێک بیا لە دووشۆمبێ ئەم کارە بکرێت. پلانی وا هەیە بۆ دواتر؟ بڵێ بۆ یەک توش مشکل هەیە لە دەرەوە، ئەوش ئەوەیە کە یەکەم ئەوەی دەبێت تۆ لە دەرەوە کە دەتەوێت تەزاوراتکەی دەبێت ئیجازەی پۆلیس بکری، بەبێ ئیجازەی پۆلیس و بەبێ ئیجازەی مثلا شارەداری ئەو شارە و کە لە ڕێگای پۆلیسەوە دەکرێت ئەوە ممکن نییە. ممکنە بەشێکی ئەوە بێ من ئاگدار هەم بۆ ڕۆژی شەمە
لە مجموعەیەکرد لە وڵاتانەدا بۆ پشتیوانیکردن لە مانگرتنی ئەمڕۆکە ئەو تەزاهورات و ئەترازوانە ڕێکخرا. ئەگەر ئەم مانگرتنی ئێمە ڕۆژی شەمە بواە بە دڵنیاییەوە زۆر کەس داهاتن، بەڵام بە باوەڕی من هەر جێگا بوو ئەمڕۆکە دەتوانی کارهایە بکرای حرەکەتهایەک بکرایێت خارج دەوەی کە چەندێک موافقەت دەکرا یا ناکراوانە. ئەوە یەکێ لەو دەلیلی و هۆکاراستیانەیە. بەشێکی زۆریشی ئەو خەڵکەی وتم کارەکەن یا خوێن یا لە دانیشتگان ئەوانش دلیلن، بەڵام دەرهەر حاڵ وەختی خەڵک لە ناوە لە نانی شەوی نییە بیخوا حتمما ژیانی ئێمە لە دەرەوەی زۆر لەوان باشترە و دەکرێت ئەو هاوکاریەمان کردێت. کاک حەسەن وەکو دوایین پرسیار بەڕاستی خەڵکی کوردستان شایانی ڕێزلێگرتنن بۆ ئەو هەموو خەبات و فداکاریە کە دەیکەن. بەڕێستان چییە بۆ هەموو چالاکان بۆ هەموو ئەو کەسانەی ئەمڕۆ لەم مانگرتنەدا بەشداریان کرد یا ئەو کەسانی کە ڕێکیان خست؟ قسەتان چییە قسەی کۆتایی؟ چ لە پەیامەکانی کۆمیتەی مرکزی کۆمەڵە بە کوردی و فارسی، چ لەو پەیامەش کە لە ڕاگەیاندنی ئەو شەژلایەنە کە بەشدار بووین لەم مانگرتنەدا، چ لەو تراکتانەی کە ئەمڕۆکە خۆتان خوێندتانەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و زمان حاڵی کۆمەڵەیە، لە هەمووی ئەوانەدا گشتی ستایش بووە، گشتی قەدردانی بووە، گشتی تاکید لەسەر هاوکاری، تاکید لەسەر خەباتی هاوبەش، تاکید لەسەر وەحدەت، ڕێزگرتن لە گیانبەخت کردووەکان. بۆیە من لەوە زیاتر شتێکم نییە بیڵێم، فقط ئەوە دەڵێم کە خەڵکی کوردستان شایستەی هەموو شتێکن، شایستەی هەموو ڕێزێکن، هەموو قەدردانیەکن لە چ لە دەورانی سەختی پێشبەرگایەتیدا کە بە هەموو شتێکەوە لە پشتی ڕۆڵەکانیان بوون، چ لە دەورانی زیندانە شەو نخونیە چێشنەچنە بەر دەرگای زیندانەکان هەواڵی ئەدامێکە بیسن، چ ئەوەی بە سەدان کەسیان کۆبنەوە تەنانەت قاتڵێک ببەخشن. جمهوری ئیسلامی ئەوە نەکات بە دەستە چیلەی خۆی کە شەڕی بینی چەندین خانەوادەی پێخۆشکاچین ئەیان بەخشن لە پەتی سێدارە ڕزگاری ئەرکن دایک و بابێکە ئەولادەکەی کوژرا. بەڵێ پەیوەندیمان لەگەڵ کاک حەسەن پچڕا دوادارم کە بێت بتوانین. بەڵێ کاک حەسەن دەنگێمەت هەیە؟ بەڵێ دەنگیەوەم هەیە. فەرموو. هەمووی ئەوانە خەڵکێک مان پێ نیشان دەدات، خەڵکێک دەبینین کە شایستەی قەدردانین، شایستەی ڕێزلێگرتنن، شایستەی افتخار پێوەکردنن. بۆ یەکانێ ئێمە خۆمان بە قەدرشناسیان دەزانین و لە عینی حاڵیشە بەڵێنیشیان لەگەڵ تازە دەکەینەوە کە لە هەموو بوارەکانی خەباتیانە کۆمەڵە ڕازگۆ بێت کە بووە تاکوونە ئێستا، هەموو حەقەتەکانیان پێ بڵێ کە پێی وتون تا ئێستا و هەوێنی هاوکاری و یەکگرتوویش بێ سەرڕای هەمووی ئەو جیاوازیانەی کاموو جارێکی تاکیدمان لەسەر کردوون. قەدردانی تێکۆشەرانێکین کە لەم چەند ڕۆژەدا شەو نخونیان کێشە، قەدردانی ئەو بنەماڵانەی کە دەچن سەردانی عەزیزەکانی تر دەکەن، عەکسی ڕۆڵەکانیان وەکو ملوانکەیەکی خۆشەویستی لە ملیان نایە، گوڵی بۆ یەکتری ڕێز دە یەکتری ئەگرن. ئەوانە خۆشەویستن، ئەوانە عەزیزن. لە هەموو بزوتنەوەهای زۆر گەورەی جیهانیشدا دایکانی شۆڕش، دایکانی گیانبەخت کردووان دەورێکی تایبەتیانی گێڕاوە، ناڵێن باوکەکان نەبوون، بەڵام نەخشی ئەوان زۆر بەرجەستەیە. بۆیە ئەمڕۆ کە بەخۆشیەوە لە کوردستانە ئێمە بەرەو ئەوە دەڕۆین کە ئەوانە یەک دەگرن لە ناو شارەکانە هەن، هەق وایە ئەوانە شەبەکەکانیان پەرە پێ بدەن، ببێ بە شەبەکەی دایکانی گیانبەخت کردو یا بنەماڵەی گیانبەخت کردو لە سەرتاسەری کوردستانە گرێ بدەن لەگەڵ دایکانی گیانبەخت کردو لە تاران و لە شوێنەکانی دیکە. ئەمانە هەمووی بە ئەرزشە و ئێمە قەدردانی ئەو خەڵکەین و ومێدی سەرکەوتنیان بۆ خوازین، پیرۆزبایی ئەم سەرکەوتنیان لێکەین. ئەو سەرکەوتنە بە پەیامەکانی ئێمە بەدەست ناهات، بەبێ کاری شەوانە ڕۆژی، بەبێ کاری چڕاوپڕی ئەو تێکۆشەرانەی کە شەو ڕۆژیان نەخۆیان حرام کرد، ئەم ماڵ ئەو ماڵ ئەم دوکان ئەو دوکانیان کرد و لەوانەیە تووشی عەزابیش ببن، بەبێ هاوکاری ئەوان ممکن نەبوو. دەستیان خۆش بێ، ماندوو نەبن، هەر بمێن بۆ ئێمە بۆ شۆڕشی کوردستان. زۆر سپاس کاک حەسەن بۆی کە ئەم شەویش زەحمەت و بەشداریتان کرد لە بەرنامەی ڕاستە و خۆماندا. سپاس بۆ ئێوەش ماندوو نەبن.